دو روژا اینه 26مین فستیوال هەڵبەستە کوردی لە سووریە لە باژاری حەسەکی ڕۆژاوای کوردستانی هاتە ئەنجامدان. تێدایکیتیان ویسکارن کوردستان سووریا و هەڵبەستوان و کەسایەتن ڕۆژاوای کوردستانی بەشدار بوون ئاڵەیە کوردستانە پیرۆزی هاتە هەڵدان بە بەشداریە ئەنجومەنە نیشتیمانیە کوردی برێڤەچوو. دێمەرەجانێدا سه هەڵبەستوانی هەڵبەستێن خوا پێشکەشکردن سترانجی هاتن پێشکەشکردن لە داویەدان ویسکار و هەڵبەستوان یونس حەمێ هات خەڵاتکردن. وەکو پێواژۆیە دیرۆکە مەهرەجانە هەڵبەستە کوردی وەکو دیرۆک دێ شەریا پێشی دێ ساڵە 1993 از لسر هفرا دگورم لهیما از لسر هفرا دگورم دخوازم بگم ریز و جواتم برسک و پیت و آر و کفن سوجم